لەگەڵ بەڕێز ئەحمەد تۆشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەر لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک ئەحمەد زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24. تا ئێستا چەند گەشتی ئاسمانی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەڵوەشاونەتەوە یاخود کانسڵ بوونەتەوە؟ زۆر سپاس بۆ ئێوە. ئەو کاتەی بینەرانی ئەزیز و خۆشەویستی کوردستان 24 باش، بە حقیقت لە کاتی داخستنی فڕۆکەخانەکانی عێراق یاخود ئەجوای عێراق، ئاسمانی عێراق لەلایەن دەسەڵاتی فڕۆکەخانەی شارستانی عێراقیەوە بڕیاری لەسەردرا بەهۆی ئالۆزی شەڕ لە نێوان دوو وڵات وەک ئێران و ئیسرائیل کە هەیە ئاسمان داخرا. ئێمە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تا ئێستا نزیکەی زیاتر لە 220 گەشتی ئاسمانی هەڵوەشاندراوەتەوە و گەشتیارێکی زۆرش لە ناو فڕۆکەخانە بوون کە ڕەوانەی ماڵەکانی خۆیانمان کردیتەوە بەهۆی ئەوەی تا ئێستا نازانین تا چ کاتێک ئەجوای عێراق یاخود ئاسمانی عێراق دەکرێتەوە فڕۆکەخانەکان دەکەوێتە کارکردن. یعنی تا ئێستا دەستی فڕۆکەوانی عێراق هیچ کاتێکی بۆ دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیەکان دیاری نەکردووە؟ کاتەکان بۆ خۆی ئەمە بەو سیستەمی فڕۆکەوانی و سیستەمی فڕۆکەخانەکان کە پێی دەرێن نۆتام، ئەو نۆتامی کە عێراق دەری کردووە 3 سعات لە کاتی لە یەکەم کاتی داخستنی فڕۆکەخانەکان و ئەجوای عێراق 3 سعات نوێی دەکردەوە، 3 کات ژمێر نوێی دەکردەوە، بەڵام دوێنێ کات ژمێر هەفتی ئێوارە بۆ مای 24 کات ژمێر نوێی کردەوە کە دەکاتە تا کات ژمێر هەفتی ئێوارەی ئەمڕۆ. و لە کات هەفتی ئێوارەی ئەمڕۆ دیسان بزانین بڕیاری نوێ لە دەسەڵاتی فڕۆکەخانەی شارستانی عێراقیەوە چ دەبێتن؟ ئایا دوای هەڵسەنگاندنی مەترسیەکان لەسەر ئاسمانی عێراق بڕیاری نوێ دەداتن ئایا ئاسمانەکان بکاتەوە یان بەداخراوی دەمێنێتەوە؟ دۆخەکە چۆنە بینن؟ پێتان وایە کە گەشتەکان دەست پێ دەکەنەوە یاخود نا؟ بە خودای ئەوە ناتوانین پێشبینی بۆ بکەین، چکە لەبەری ئەو جەنگە بەردەوامی هەیە و تا جەنگەکە بەردەوامی هەبیتن ئاسمان سەلامەت نابیتن و بەپەی یاسایەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی جیهانی کە فەرز دەکاتن یاخود شەڕ دەکاتن لەسەر ئەو وڵاتانەی کە ئاسمانی سەلامەت نابیتن، گیانی هاوڵاتیان کە بۆ ئاسمانە تێدە بەردەبی لەگەر هێڵە ئاسمانیەکان کە دەبێت ئەجواکەی دابخاتن، ئاسمانەکەی دابخاتن تا هەر عائقێک یاخود هەر مەترسیەک لەسەر ئاسمان هەبێتن، نابی هیچ جوولەکی ئاسمانی هەبیتن. بەڵام کاک ئەحمەد ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێت، داخستنی ئاسمانی عێراق و هەرێمی کوردستانیش درێژە دەکێشێت، هەروە بە داخراوی دەمێنێتەوە؟ تا ئەو جەنگە بەردەوام بیتن و ئەو هەڕەشانە هەردوو وڵات لە یەکتر بە ئاسمانەکانی عێراق تێدەپەڕێتن، ئەنجا بە بەشێکی گسکەی ئاسمانی عێراق یاخود بە فراوانبوونی ئاسمانی عێراق تێپەڕبوون هەبیتن، ئەوە بە هیچ جۆرێک ئاسمانەکان ناکرێتەوە. ڕێکخراوی نێودەوڵەتی جیهانیش فڕۆکەخانەی فەرز دەکاتن کە نابی ئاسمان بکرێتەوە. باشە، بەڵام دۆخی هەرێمی کوردستان بەراورد بە عێراق ینی جیاوازتر نییە، ئاشکرایە کە ئارامترە. ناکرێت گەشتەکان ئەگەر لە عێراق دەست پێ نەکەنەوە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی سنووردار دەست پێ بکەنەوە وەکەوەی کە لە فڕۆکەخانەی بەسڕە ئێستا کراوەتەوە؟ ئەوە دوای ئەوەی ئەو ڕۆتانە یاخود ئەو ڕێڕەوانەی هێڵە ئاسمانیەکان تێدا تێپەڕ دەبن، ئەمە ئاسمانی عێراق ئاسمانی وڵاتان دابەشی 3 زۆن دەبیتن، ئێرسپەیس کە خاشی وڵات هەموو دەگرتەوە، دوای دێتە ئەپڕۆچەکان کە عێراق تەقسیمی 3 منطقەی جنوبی عێراق کە لە بەسڕە کۆنتڕۆل دەکرێتن و منطقەی وەسەتی عێراق کە لە کەرکوک کە لە بەغدا کۆنتڕۆل دەکرێتن و منطقەی کوردستان یاخود شیمالی عێراق کە مووسڵیش دەگرتەوە و تا دەگاتە فێشخابووریش ئەوە لەلایەن لە ئەپڕۆچی کەرکوکەوە سەرپەرشتی دەکرێتن، کۆنتڕۆل دەکرێتن. دواتر 15 کیلۆمەتر لە چاردەورەی فڕۆکەخانەکان بە زۆنی فڕۆکەخانەکان لە مەدرەجی دەکاتە سنتەر، ئەوە لەلایەن فڕۆکەخانەکانەوە کۆنتڕۆل دەکرێتن، بۆیە تا ئێرسپەیس کۆنتڕۆل نەکرێتن زۆر زەحمەتە کە بتوانن هێلی ئاسمانی وەربگرن، چونکە هێلی ئاسمانی کە داخلی ئەجوای عێراقی دەبیتن بە سپیسی عێراق داخل دەبی، دوایە دێتە ئەپڕۆچی ئەو زۆنی یاخود ئەو بەشەی کە بۆی دێتە خوارەوە. بەڵێ کاک ئەحمەد زیانەکانی پێشبینی دەکەم تا ئاسمانی عێراق 100%. بەڵێ من پێشبینی دەکەم تا 100% ئاسمانی عێراق خاوێن نەبیتن، بڕوانەکەم دەسەڵاتی فڕۆکەخانەی شارستانی عێراقی بڕیار بداتن بەکردنەوە هێڵە ئاسمانەکان، چونکە هێڵە بشکاتەوە هێڵە ئاسمانیەکانی کە بە وڵاتی تێدا پەڕن یاخود دێنە ئەو وڵاتەی ئەوانیش دێن هەڵسەنگاندن بۆ مەترسیەکان دەکەن، یعنی ئەوها ئاسانیە عێراق بکاتەوە دەسەڵاتی فڕۆکەخانەی شارستانی ئاسمان بکاتەوە هێڵە ئاسمانیەکان دەست بە ئۆپەرێشن لە بۆ عێراق بکەنەوە، جارێکی تر ئەو هێڵە ئاسمانیانە هەڵسەنگاندنی بۆ مەترسیەکان دەکەن، ئەنجا بڕیار دەدەن. بەڵێ زۆر باشە. دەتوانیت پێم بڵێ بە پێشبینی بە یاخود بە دیاریکراوی زیانەکانی ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکان چەندن تا ئێستا؟
سەبارەت بە زیانەکان بەنسبەت عێراق وەکو عێراق ئەو تیارانەی ئەو هێڵە ئاسمانیانەی کە بە ئاسمانی عێراق تێدەپەڕن ڕۆژانە نزیکەی 270,000 دلار زەرری بەردەکەویتن و فڕۆکەخانەکانیش بەدەرنابن لەو زەرەرە چکە ئەوانیش بۆ نمونە ئێمە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر نزیکەی ڕۆژانە 78 گەشتمان هەبوو بە شێوەیەکی معدلی 76 تا 70 گەشتمان هەبوو ئەوانە هەموونەوەن ئێوانە ڕۆژانەش هەم هێڵە ئاسمانیەکان زەرمەند دەبن هەم فڕۆکەخانەکان زەرمەند دەبن هەم ئەم کۆمپانیای کار دەکەن لە فڕۆکەخانەکان زەرمەند دەبن بۆیە زەرەرەکە لە زۆنێکی دەست پێ دەکاتن تا زۆنێکی کۆتایی نایەتن هەموو ئەوانەی پێویستن بە کاری فڕۆکەخانەکان و فڕۆکەوانیەکان و کۆمپانیا فڕۆکەوانیەکان کۆمپانیەکانی کە پلیتی فڕۆکە دەفرۆشن ئەوانە هەمووی زەرمەندن. بەڵێ زۆرترین گەشت لە نێوان هەرێمی کوردستان و کوێدا بووە کە هەڵوەشاونەتەوە؟ هەموو هەڵوەشاوتەوە بەڵام زیاتر گەشتەکانمان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە گەر ئیتیحادی ئۆڕۆپی و لەگەر وڵاتی ئەڵمانیا بوو کە هەفتانە نزیکەی 24 گەشتمان هەبوو و ڕۆژانە 9 گەشتیشمان لەگەر وڵاتی تورکیا هەبوو. باشە ئەی هەولێر لەگەڵ شارەکانی ئێران ڕۆژانە یاخود هەفتانە چەند گەشتان هەبوو؟ ئێمە هەفتانە بۆ خۆی بەپێی جەدوەل هێڵی ئاسمانی مەهال ئێر ڕۆژانە گەشتی هەبوو بەڵام هەفتانە 2 گەشتی ئەنجام دەدا و هەردوو گەشتەکەش ڕاوەستایە. باشە کاک ئەحمەد ئەگەر فڕۆکەیەک بە ناچاری بێت لە فڕۆکەخانەی هەولێر بنیشێتەوە ئێوە چۆن ڕێگەی پێدەدەن پێویستی بە چییە؟ ئەخە جارێک ئاسمان داخرە هیچ فڕۆکێک داخلی ئەجوای عێراق ئاسمانی عێراق نابیتن. يعني حالتي إمرجنسي بيتن ياخذ لنا كاو بيتن يا غير لنا كاو بيتن لبروي داخلي أجواء عراقية لبروي لأسماني العراق ده هيت فروك يجنيا لو هيت حالتي شيء إمرجنسي نهايتك فروك خانة كان بله بەڵام ئەگەر بێتە فڕۆکەخانەکانیش ئێمە تیمەکانمان بەردەوام لە کارکردندانە تیمی بەرگری شارستانی و تیمی تەندروستی فڕۆکەخانە تیمی تاوەری فڕۆکەخانە ئاسایشی فڕۆکەخانە هەموو لە دەوام و لە کارداینا و ئامادەینە لەو هەر کاتێکی حالەتێکی نەخوازراویش بتم پلانی فڕۆکەی وەربگرین. بله زۆر سپاس دەکەم بەڕێز ئەحمەد هۆشیار بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر سپاس بە ئامادەبوونیت لەگەڵمان.